وادي بيشوكا ووعدك إيصال إيمان سروراني نشتمان ديقليان تيبران وجودی ئێمە لێرە لە خۆپشاندانە بۆ پاڵپشتیکردنی مامۆستایان ئەرکێکی پیرۆزە. مامۆستایانی مانگرتوو شۆڕشێکی زۆر گەورەیان کرد، وجدانێکی زۆر گەورەیان جوولان، توانیان دنیا بێنە سەرخەت بۆ ئەوەی بڵێن لە وڵاتە گەندەڵی هەیە، لە وڵاتە دزی هەیە، لە وڵاتە کەسێک نییە لە ژیان و گوزەرانی خەڵکەکەی بپرسێ. مامۆستایانی مانگرتوو ژیانی خۆیان خستە مەترسی بۆ خەڵکی کوردستان، ئەبێ ستایشی ئەو ڕۆلیان بکرێ. مامۆستایانی کوردستان ژیانی خۆیان خستە بەر مردن بۆ ئەوەی بژێ و ژیانی تاک بەتاچی خەڵکی کوردستان بەرەو خۆشگوزەرانی بچێ. بۆیە ئەبێ شانازی بۆ مامۆستایانە بکەین، ئەبێ دەستخۆشیان پێ بکەین، ئەبێ پێیان بڵێن ئێوە گەورە و سەروەرن، ئێوە خاوەن وجدانن، ئێوە هەڵمەتێکی گەورەتا کردووە، ئێمەتان هێناوە هۆش بۆ ئەوەی دژی ئەم دەسەڵاتە بوەستینەوە. Brothers and sisters, we are here today to speak out against the unfair treatment of teachers and employees in Kurdistan. The PUK and the Iraqi government have left their people down. They have used their power and corruption against the very people they should be helping. At the Degala checkpoint in Erbil, teachers were beaten and humiliated. These are not criminals or terrorists. They are teachers who dedicate their lives to educating our children. Instead of answers and justice, they face violence from these corrupt political parties. We ask the world, where is the justice? The PDK and PUK have taken from Kurdistan for decades. They have built their palaces while teachers and employees go hungry. تەنها پامێکڵێ بۆ ئومێد خۆشناو ئەو ئەڵێ ئەمانە میوانی نەخوازراون، بەڵام ئەوانەی کە چەندەرمەکانی تورک و ئەوانەی کە حیزبی بەعەز بوون لەناو هەولێرا سوورەنەوە ئەوانە هێنن میوان دۆسن. دووەمیشمەوەیە کاڵێن وەڵا هینیانەوە بۆ پشی دێگەڵا مدەڕعەکان برن بۆ ئەو کاتێکە لە حەجی شعبیاتە ناو خاکی کوردستانەوە بەرامبەر ئەوانە بووە ساتانە تاری هەرچی ناڵێ ئەڵێ وەڵا ئەوانە وەکو زیگەزیکی مێشولەوان تۆ جارە بزانە گۆڕی باوکێ کێ لەکوێیە کێ کوشتی مافی وەرگرە ئەنجاو کاتە بۆرە بەرامبەر مامۆستایان بوەڕە. زۆر سپاس بشید لە شاری بێرمینگام هەستاین بەسازدانی چالاکیەک بۆ پشتیوانیکردن لە مامۆستایانی مانگرتوو و هەروەها یادکردنەوەی عەبدەی شوبات، یادکردنەوەی شەهیدەکانمان، سەربەرزی بۆ شەهیدەکانمان، نەمری بۆ شەهیدەکانمان، ڕیسوابوون بۆ دوونە ماڵی جاش و خۆفرۆش کە هەموو کوردستانیان کرۆتە کۆیلەی خۆیان بمرن، ئەو دوونە ماڵە بمرن. پەیامێک بۆ مامۆستایان، هیچ کاتێک ئێوە بەتەنیانین، ئێوە پەروەردەی میلەتن، ئێوەی مامۆستایان شکۆی میلەتن، هیچ کاتێک بنەماڵەی بەرزانی و تاڵەبانی ناتوانن بتان وەستێنن. لە مافی خۆتان بێبەش، لە مافی خۆتان ئێمەی خۆ پیشاندەران هەمیشە لەگەڵ مامۆستا مافخوراوەکانین، لەگەڵ مۆزەفەستەم لێکراوەکانین. دڵنیا بن ئەم دوو بنەماڵە مافیا هەڕوخێنین. سوپاسان. لەم هەفتەیەدا بۆ دووەم جار گربوونەوەیەکمان ئەنجامدا وەکو چالاکوانی ڕێکخراوی داکۆک بۆیە بۆ دەسەڵاتە دەڵێن لە هەر شوێنێکی ئەو دنیا جشتان دەوەستینەوە لە ناوتانە بین. دەست خۆش. لە مامۆستایانی مانگرتوو بەڕاستی شەرمەزارێ لە بۆ دوو بنەماڵەیە بەڕاستی شەرمەزارێ لە بۆ دوو بنەماڵەیە پشگیری خۆمان هەموو جەماعەت بەرامبەر مامۆستایان دەربڕی و کردبوونەوەکی جوانمان کرد. دەستخۆشی لەم برێن. دەستخۆش بژید. مامۆستایان سەروەرن، مامۆستایان سەروەرن، پێشڕەوی جەماوەرن، پێشڕەوی جەماوەرن، مانگرتووە سەروەرن.
سنوورێک لە کۆریای باکوور دیارە پارتی دیکتاتۆری کوردستان هەر لە سیوێکی ئابی 1996 بازگەی دێگەڵی کردوتە خاڵێک بۆ داگیرکردنی هەولێر لەو کاتەوە دەوابەکانی بەعەز سێنایە کوردستان و کەس نەما سوکاتی پێ نەکرێ ماڵ نەبوو تاڵان نەکرێت لەلایەن دەبڵ تیرۆرستانی پارتیەوە لەو کاتەوە تا ئێستا دێگەڵە بۆتە سنوورێک وەکو سنوورەکانی کۆریای باکوور زۆرێک لە سزادراوانی سیاسی و ڕۆژناوە سوکسالە گوان مەدەی ئەمڕۆ لە بازیەکان دەگەڕێنرێنەوە هەروەها چۆن بینیمان پەرلەمانتارەوە تاوەکو فەرماندە و پێشمەرگە ڕێگری لێ دەکرات بچێتە هەولێر نزیکەی 30 ساڵە پارتی دیکتاتۆری کوردستان هەولێری کردوتە گۆڕی ترش بۆ ئازاد خۆپیشاندان ئازادی ڕادەربڕین داوا لە بەریتانیا دەکەین کە ڕۆڵێکی گەورەی هەیە لە کۆمەلگای نێودەوڵەتی پارتی سەرکردەکانی بخاتە لیستی تیرۆرەوە وەلە چەک دایان بماڵێ تاوەکو هەولێر ببێتە پایتەختی ئازادی دەربڕین و خۆپیشاندان و ئازادی ڕادەربڕین لە بەرەو پێشچووندا بێت ئێوە پەروەردەی میلەتن ئێوە شکۆی میلەتن هیچ کاتێک ماڵی تاڵەبانی و بارزانی ناتوان بتاوەستێنن خۆتان ئێمەی خۆپیشاندەران هەمیشە لەگەڵ مامۆستا مافراوەکانی لەگەڵ مۆزەف ئەستەمدێکراوەکانی لەگەڵ مۆزەف ئەستەمدێکراوەکانی دڵنیا بن ئەم دوو بنەماڵە دژ مافیای ئەروخێنین دڵنیاتان ئەەکەینەوە هەر ئەیروخێنین لە یادی حەبە شوبادا دەڵێم چەکێگەر لای بێتاوان کوش بێ بۆ خەڵکی سڤیل هەمیشە دژ بێ یا ڕەبخاوەنی ئەو چەکە سوب بێ ژیانی بۆ ئەبەد بەست هەموو مش بێ چەکێک بۆ دەست بلەقێ گەر دەست و قاچی گشتمان بشکێنێ دێنە سەر شەقام بە خۆدا شەقێ چەکێک لە ئاستی دژمن چروکە بێتاوان کوش بێ و خاوەنی سوکە ئەو چەکە نەبێ سەرمان بەرزرە نەکە بێ خۆی بۆ دژمن بەبووکە چەکێک بم هاڕێ و هاشەوەی ئاش بێ لە دەستی کۆی لەو نۆکەر و جاش بێ خوایە ساحێبی ئەو چەکە پیان چێ بۆ دیفاع لە دەست ئامادە باش بێ ئەمڕۆ لێرێن بۆ پشتیوانی مامەسایانی کوردستان هاوکات یادی شەیدی دەڵم کاوە گەرمیانی بە توندی ئیدانەی ئەو تند و تیژانەکەن کە بەرامبەر مامەسایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکرێ بە تایبەتی پارتی دیکتاتۆری کوردستان سەلماندیان کە جگە لە دیکتاتۆرێکی چاوپرسی و ترسنۆک هیچی تر نین ئەوانە جەلادن و پیا و کوژن خوێن مژن برادەران ئەوان هیچ زیاتر نین لە بەشار ئەسەد و سەدام و قەزافی دڵنیابن ڕۆژێک دێت سەری شۆڕیان ئەچێتە ژێر پێی مامەسایان و موچەخۆران زۆربەی سوکاتیان بە بەڕێزترین توێژی کۆمەلگا کرد کە مامۆستایانە بەگاز فرمێزرێژ و بەداری کارەبایی بە بۆمبی فرمێزرێژ بە بۆمبی دووکەڵ بلازین محسین ئاسا کەسانێک کە ڕوبەڕوویان بوونەوە چەکی دەستیان تەنها قەڵەم بوو کە ئەوان منداڵانی ئەوانیان فێر دەکرد ئەوانە میوان نەبوون ئەوانە خانە خوێن و پەیامێکیژن بۆ ئومێد خۆشداو بەبێری دێنمەوە کە لە سیوێکی ئابە لە دوای سیوێکی ئاب ئەوان لە هەولێر ڕاگوێزران بۆ شارەکانی سلێمانی و دەوروبەری ئێمە بین بە شانازیەوە خزمەتکاری خەڵکی هەولێر بین سەرەتا دەمەوێت سوپاسی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بکەم و کە گیانی مامۆستاکانیان لا گرنگ بوو وایە کرد ماگرتەکە بشکێ و مامۆستا ماگرتەکانیان پاراست و دەمەوێت ڕووی دەمن بخەمە هەموو دنیا بڵێم بینیتان چه هەرێم و حکومەتێکی بێباک و زوحاق ئاسا کە هیچ دەربەستی هاوڵاتی و خەڵک و ژیان و گوزەرانی ئەم میلەتە دامەوەیان نییە تەنانەت بە لەدەستدانی ڕۆڵە ئازا و ترسەکانی نیشتیمان دڵخۆش دەبن بۆ ئێمە بەغداش هیچ فەرقێکی نییە چونکە ئەوانی ژیانی بە هەست و شعوری خەڵک دەکەن و چێژ لە زەویکردنی خەڵکی کوردستان دەبینن ئازاردان و لێدان و گرتن و ڕشتنی گازی فرمێسکڕێژ لە تێگەڵا بەرامبەر مامۆستایان و محکوم دەکەین خالاکوانانی کە بۆ بەدیهێنانی ئازادی و دادپەروەری لەم شوێنەدا کۆبوونەتەوە ئەمڕۆ ڕۆژی ڕەزامەندیە لەگەڵ مێژوو ڕۆژی بەڵێنێکە کە شەهیدان بە خوێنەکەیان نووسیانەوە هەفتەی شوبات تەنیا ژمارەیەک نییە هێمای بەرخۆدانی گەلەکەمانە هێمای ئەوەی کە هیچ بەلامار و سەرکوتکردنێک ناتوانێت ویستی ئازادی لە دڵی گەلەکەماندا بکوژێنێتەوە شەهیدان ئێوە نەمریتان هەڵبژار ئێوە ئەو چرایانن کە تاریکیتان ڕوونا کردەوە بەڵێنی بەردەوامی کۆڵەدانتان لە ئێمە وەرگرت ئەمڕۆ هەر دەنگێک کە لە شەقامدا دەبیستێت هەر دەستێک کە بەرز دەکرێتەوە بۆ ناڕزایەتی هەر هاوارێک کە بەرەو ئاسمان ڕێدەکات ئەوە دەنگی ئێوەیە کە لە ناو ئێمەدا زیندووە ئەی کوردانی خاوەن هەڵوێست شەهیدانی ئێمە پەناگەیان نەبوو جگە لە ئاشتی جگە لە یەکسانی جگە لە ئازادی ئێمە بەرپرسیارین لەوەی نەهێڵ خوێنیان بە هەدەر بڕوات و یادی ئەوان لە دڵماندا بمێنێتەوە و بە هەوڵە بەردەوامەکانمان هەمیشە ناویان بەرز و پیرۆز ڕاگرین وەکو ڕێکخراوی
داکۆ گەڕۆ هەستم بە خۆپیشاندانێک دژێ و زم و زۆردارێ بە مامۆستایان دەکرێت کە ڕۆژ بە ڕۆژ مامۆستایان ڕۆژیان بەرەو خراپبوون دەچیتن بەرامبەر ئەو زومێنیان دەکرێت ماوەڕۆ پاپشتی مامۆستایان دەکەین ئێوە کێن خۆڵ لە چاوی کاممان دەنێن منداڵێکی بێ زمانیش دەزانێ ئێوە جەلادێکی نوێن کورسیەکی ڕاوەستاون بەداخ و بەخوێن مامۆستایان چرای گەلن خۆرن هەڵدێن هەزاران وێنەی ئێوە لە گۆڕ دەنێن دەستا خۆش پیان ئەڵێم ئەمڕۆ ڕۆژی شەعر نییە بۆیە من بۆتان دێمە گۆ بە زمانێکی ئەژگار سادە ئەوەی کورد بێ و کورد بکوژێ زۆڵە تەرەسە گەوەدا سیاستمەدارانی عێراق و هەرێمی کوردستان پیان ئەڵێن کە خەریکی هەڕەشە و گوڕەشەین ئەڵێن پەیام و گەیی خستمە ژێر پێڵاو ئەوەنە جوان نەبوو تابی خەمە سەر چاو بەم قسە قۆڕانە من دەنگم نابڕم بەم هەڕەشانە ژێریشم ناسڕم ئەو خوازانێ ناترسم لێتان ئەوەی نەکراوە هەرێکە پێتان دەسەڵاتداری ستەمکار و ڕزاگران پێیان وایە مامۆسای ناڕازی ڕزاگرانە لەبەر ئەوەی توانیویانە جیلێک پەروەردە بکەن باوێست و بەغیرەت بن کۆیلەی دەسەڵات نەبن چونکە وانەی شکۆ و سەربەرزی بەگشتداچوونەوەی ستەمکار و گەردەڵ بە خوێندکارەکەیڵێ ئەگەر ئێوەش مامۆساتان هەبوایە نەک خوێنەوارینە ئەتانزانی مامۆستا کێیە پێشەوای گەل مامۆسایە نەک ئێوە چەتە و دز و مافیا و گەندەڵ پارتی یەکێتی باش بزانن مامۆسا فێری نەکردین بێدەنگ بین لەو زڵ وستەمە ئێوەی کەن ئێمە پەروەردەی دەستی مامۆساین تاو و کۆتایی هێنان بە دەسەڵاتیەوە بەردەوام ببین سوپاس بەداخ و پەژارێکی زۆرەوە ئەو حاڵەی لە کوردستان ڕوو ئەدات بەداخەوە هەردوو دەسەڵات نەیەتوانی گۆڕانکاریەکی ئەوتۆ بکەن کەچیتر ئینسان بێ قورمەتی پێ نەکرێ و لە پێناوە موچۆکوتی ڕۆژانەی حەقی خۆیانە مافێکی زۆر سەرەتاییە ئەو مامۆستایانە مان لە خواردن بگرن و ماڵ و مناڵ و کەسوکاریان جێبێنن کە هۆشێک بە عەقل و هۆشی فکرە سیاسیەکان بێتەوە ئەوانەی کە خاوەن دەسەڵاتن بەڵام ئەم دەسەڵاتە دز و جەلاد و نەهاتون بەدەم داواکاری مامۆستایانی مانگرتوو هەروەها زۆر نیگەرانین بە ڕووداوی سنووری دێگەڵە و ئەویش ئەو دەسەڵاتە بێوجدانە بە هێزێکی نایاسایی و نادەستوری ڕوبەڕووی فەرمانبەران و مامۆستایانی خۆپیشاندەر ئازار ئەدەن و گازی فرمێسک ڕەش بەکاردێنن لە دژیان دووبارە پشتیوانی پشتگیری خۆمان بۆ مامۆستایانی ناڕازی و پرسی و چەوساندراوانی کوردستان ڕادەگەێنین مامۆستایانی مانگرتوو وانەیەک بوون بۆ مێژوو مامۆستایان بە شکۆن خەمخۆری من و تۆن لە ساڵی 1980دا دیواری بەرلین ئەو دیوارەی کە نەتەوەیەکی دابەشکرد بوو ڕووخا خەڵکی بەرلین بەدەستی خۆیان دیوارەکەیان ڕووخان ئەمڕۆ کوردستان دیوارێکی تری هەیە دیواری شەرمەزاری دێگەڵا دیوارێک کە نەک هەر نەتەوەیەک بەڵکو و دڵ و ویژدانی نیشتیمانێکی دابەش کردووە مامۆستایان ئەوانەی کە خەڵکانمان لە کوردستان گلەی ئەوەیان دەکرد کە بایکۆتیان کردووە و دەرسەکان ناڵێنەوە مامۆستایان ئێستا وانەکانیان لە پۆلەکاندا ناڵێنەوە وانەکانیان هێناوەتە سەر شەقام پۆلی نوێیان کردوتەوە لەسەر شەقامەکان لەبەردەم دیواری دێگەڵا لەبەردەم حکوومەت ساڵەهای ساڵە دەڵێن مامۆستاکان بایکۆتیان کردووە نەخێر مامۆستاکان دەرسەکانیان هێناوەتە سەر شەقام ئایا ئێوە عزوورتان هەیە لەوانەکانی سەر شەقام لە بیرتانە لە مەکتەب دەرسێکمان هەبوو دۆی دادا ڕژاوە تا ئێستا کەس نەیزانی دۆی دادا ڕژاوە کێ ڕژاندی بەڵام ئێستا دەزانین کێ ژیانی مامۆستایانی ڕژاند کێ خەونی منداڵانی ڕژاند کێ بوو داهاتووی نەتەوەیەکی دابەش کرد کێ بوو قوت و بودجەی خەڵکی ڕژاندۆتە گیرفانی کێوە
یادی شەهیدانی عەفدەی شوباتە شەهیدان ڕێژوان فێری کردین مردن باشترە لە کۆیلایەتی شەهید سورکێ فێری کردین دیواری ترس دەڕوخێنین شەهید شێرزاد فێری کردین چۆن خۆڕاگر بین شەهید گەرمیان فێری کردین چۆن گەرم بین بۆ هەبات شەهید بیلال فێری کردین نرخی ئازادی بدەین شەهید ئومێد فێری کردین هیوا نابڕێت شەهید هەردی فێری کردین وەک چیا بین بۆ ئازادی دەستان خۆش بێ و سپاس هاتوین بۆ پشگیری دووباتکردنەوەمان بۆ هەمومان گرانی شارە حیاتەکە سلێمانی و هەموو کوردستان کە بەردەوامی هەیە لە خۆپیشاندان و هەروەها دوێنێ هەمومان بینیمان کە هەموو کاسبکارانیش هەستان بە داخستنی دوکانەکانیان و پشگیریکردنی مامۆسایان و سەرجەم فەرمانبەران و ئێمە لە دوورە وڵاتەوانێ هەمیشە پشگیری هەموو دەنگە ناڕاستیەکانی کوردستان دەکەین کە داواکاریان تەنیا مافە سەرەتاییەکان و مافیەکانی خۆیانە و لەم ڕۆدا ئێمە دووباتی دەکەینەوانێ و دڵنیایی دەدەین بە خەڵکی کوردستان کە هەمیشە لە پشتانین و لەگەڵتانین ئێمە هەمیشە لەگەڵتانین بیرکەوتەوە وەختی بەندی و ئەسارەت پێ بەتەوق و کۆتەوە من لە زیکر و فکری تۆ قافڵ نەبووم وا تێ نەگەی حەبس و تێ هەڵدان و زیلە تۆم لە بیر باتەوە هاوڕێوان من وەکو مامۆستا عەلی چالاکوان لێرە ئامادە بووین گروپی داگۆف بۆ پشگیریکردن لە مامۆستایانی ناڕەزایی بۆ ئەو هاوڵاتیانەی کە بەژمەینەت گیرۆدەی دەستی زوڵم و زۆری دوودانە دەسەڵاتی بنەماڵە کە وەک تەوق بەسەر ئەو خەڵکە کەوتونە بوویان ئەو هاوڵاتیانەی ئێمە 15 ڕۆژمانیان لە خواردن گرتووە بەڵام دەسەڵاتی کوێر کار لاڵ هیچ گوێی بەو خۆپیشاندانانە نەدا هیچ گوێی بە ماندووبوونی ئەو برایانەی ئێمە نەدا و خوشک و برایانەیە بۆیە ئێمەش لێرەدا کوردانی تاراوگە ئیدانە بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەم کارە قێزەونەی دەسەڵات دەکەین کە بەرامبەر گەل و میلەتی خۆی دەکات ئێمەش لێرەدا دەستخۆشی لەو مامۆستا بە ڕێزاناکەین و هەموو کات پشتیان دەگرین و هیوادارن سەرکەون دژی دەسەڵاتی نادات پەروەر هەموو دنیا پێیزانی سوکن ماڵی بارزانی ئومێد خوێش ناوی خوێڕی لەگەڵ بارزانی پێڕی ئەو ئومێدی خەیارە کۆی لەو کەری ژێربارە ئومێدی ڕوو ڕەشقەلە مامۆستاش کۆی گەلە ستەمکار مامە و کاکەن وەک بەشار دەبێ ڕاکەن ستەمکار مامە و کاکەن وەک بەشار دەبێ ڕاکەن مەسەد جاشی چوار دەورە کۆی لە پێی دەڵێم گەورە مەسەد جاشی چوار دەورە کۆی لە پێی دەڵێم گەورە وشتر تۆچی دەزانی پێشەوە هەورەمانی وشتر تۆچی دەزانی پێشەوە هەورەمانی مامۆستا خاوەن ماڵە ئەی ئومێدی تەپاڵە مامۆستا خاوەن ماڵە ئەی ئومێدی تەپاڵە ئومێد خۆشناو ڕەزاتاڵ تۆ جاشی نەک خاوەن ماڵ ئومێد خۆشناو ڕەزاتاڵ تۆ جاشی نەک خاوەن ماڵ من داکۆکم بۆ داکۆچی لە ئێوە دژی ستەم گڕی تووڕەم بڕێوە دۆستی ملیۆنان بێنانم زمانی بێ زمانەکانم دەبمە ڕووناچی ماڵەکان من ئاوێنەی نیشتیمانم من داکۆکم بۆ داکۆچی لە ئێوە دژی ستەم گڕی تووڕەم بڕێوە من دژی ئەشکەنجە و پەتم هاواری تووڕەی میلەتم دەرمانی برین و زامم بۆ ئازادی لە شەقامم من داکۆکم بۆ داکۆچی لە ئێوە دژی ستەم گڕی تووڕەم بڕێوە من کەونابم نابم بە پۆڕ داونام گرێ و ناکەومە تۆڕ
دەبمە باسی دیوان و کۆر خەونی جەلات دەنێمە گۆڕ من دا کۆکم بۆ دا کۆچی لێەوە دژی ستەم گڕی تووڕەم بڕێوە مایکی دەستی چالاکوانم دەستی کەلەپچەی زیندانم من لافیتەم من دروشمی سەربەستی و ئازادی و نانم دەسەڵ گرن لە فشار چەندەکانی شاخوشان دەسەڵ گرن لە فشار وبادی بێ ئیشوکار وەوەعدەکەی ساڵی پار وبادی بێ ئیشوکار وەوەعدەکەی ساڵی پار ئێمە خێمەی شانازی هیوای خەڵکی ناڕازی ئێمە خێمەی شانازی هیوای خەڵکی ناڕازی ئەمڕۆ ڕۆژی وەفایە ستەم لە هەرەزدایە ئەمڕۆ ڕۆژی وەفایە ستەم لە هەرەزدایە وبادی بێ ئیشوکار وەوەعدەکەی ساڵی پار سەروەرانی نیشتیمان دێگەڵەیان تێپەڕان سەروەرانی نیشتیمان دێگەڵەیان تێپەڕان هەر بە چەپڵە و هەرهەلا چوونە ئەودی و دێگەڵە هەر بە چەپڵە و هەلهەلا چوونە ئەودی و دێگەڵە وبادی بێ ئیشوکار وەوەعدەکەی ساڵی پار خێمەی شانازی هیوای خەڵکی ناڕازی